ئایزانم سڵاوتان لێبێ لە پرۆگرامی ئەم جارەی جێوار یەکێک لە شوێنەوارە مێژوویەکانی کوردستان بەسەر دەکەینەوە قەڵای دوین وەکو یەکێک لە قەڵا مێژوویەکانی کوردستان یەکێک لە قەڵاکانی دەورانی ئیسلامی لە ڕووی تاریخیەوە لە سنووری پارێزگای هەولێر بۆ هیوایەن لە پرۆگرامی ئەم جارە جێوار هاوڕامان بن چکە قەڵای دوین نتوانم بڵێم یەکێکە لە قەڵا زۆر ناوازەکان یان ناوێکی دیار لە مێژووی کوردان و ئێستاکەش پاژما و شوێنەوارێکی زۆری ئەو قەڵایە بەجێماوە خۆشبەختانە بەشێکی زۆری بە جوانی ماوەتەوە کرێ ببینرێ قسەی لەسەر بکرێت لە ڕووی زانستی و لە ڕووی تاریخی و مێژوویەوە زانیاری و قسەی لەسەر بکرێ و هەروە معلوماتیشی لەسەر وەربگرێ. من لێرەوە لەسەر بناری قەڵاکەەوە بۆ قەڵای دوین بەڕێیەکەوم بۆ هیوای هاوڕێمان من تا بتوانین کۆمەڵێک زانیاری ورد لە هەمبەر مێژووی و جوگرافیاکەی و سەردەمی بنیارنانەکەی و پێک هاتی قەڵاکە چۆنی بۆ چۆن دروستکراوە بۆ دروستکراوە بە ئێوەی ئازیز بگەێنین بۆ هیوایان لەگەڵمان من بۆ قەڵای دوین بەڕێیەکەوە. یەکمان هەر کام لەو جێوارە مێژوویانە لە کوردستاندا کە بەجێ ماون لە کۆندا بە ناوێک ناسێنراون یان ناوێکیان هەبووەیان لە ئێستادا ناوەکە گۆڕانکاری بەسەرا بەشێکی زۆر لە شوێنەوارەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە یان هەندێک لەو شوێنەوارانە ئێستاکە ناوێکی تازەیان بۆ داتاشراوە یان ڕەنگە ناوە کۆنەکە هەندێک تەڵەفوز و گۆڕانکاری بەسەرا هاتبێ بەڵام بەو پێشبەستن بەو زانیاریانەی کەوا لەسەر قەڵای دوین باز دەکرێن یا خود ناو هاتووە لە کۆنترین ناوهێنانیەوە بە قەڵای دوین ناوی هاتووە ئەویش دوین دەتوانم بڵێم گوندێکیش هەر لێرە بە ناوی دوینەوە هەیە زۆر جار جوگرافیای ناوچەکە یاخود نزیکترین ئاوەدانی ناوچەکە ئەبێتە ناوێک بۆ ئەو پێگە سەربازیانەی کە لە کۆندا بنیادراون یا دروستکراون دەکرێت هەر ناوی گوندی دوینیش بوو بێ بە مۆرکی قەڵای دوین هەرچەندە لە مێژوودا بە تایبەت لە سەردەمی میرنشینی سۆرانی و بە دیاریکراویش سەردەمی محەممەد پاشای کۆرەیا خود محەممەد پاشای گەورەی میری میرنشینی سۆران کەوا ئاوڕێکی زۆر لە لایانی سەربازی سنووری دەسەڵاتداری سیاسەکەی خۆی ئەداتەوە کۆمەڵێکی زۆر قەڵا و قولە و بیناسازی سەربازی دروستەکە لەم نزیکەی قەڵای دوینیش قەڵایەکی ترمان هەیە بە قەڵای محەممەد پاشای کۆرە دەناسرێ ئاوڕێکیش لەم قەڵایە دەداتەوە هەندێک جاریش بە قەڵاکان یاخود قەڵای سۆرە مێرنشینی سۆران یاخود قەڵای محەممەد پاشای کۆرەش ناوی دەبرێ لەبەرەوەی لەو سەردەمەشتا ئەم گرنگی بەم شوێنەوارە داوە لە هەمووشی دیارتر کە من هەوڵدەم دواتر لە بەشی مێژوودا زیاتر ئاوڕی لێ بدەینەوە کەوا هەندێکیش پێڵێن قەڵای ئەیوبی لەبەرەوەی زێدی یەکێک لە کەسایەتە دیارەکانی مێژووی توانم بڵێم هەم ئیسلام و وە کوردیش کە وی سڵاحەددینی ئەیوبیە کەوا باپیرانی ڕۆژگارێک زێدیان لەم قەڵایەدا بۆ بۆیە زۆر جار بە قەڵای دوین بە قەڵای ئەیوبیەکان یاخود قەڵای شەدادیەکان ناوی دەبرێ بەڵام ئەوەی کەوا تا ئێستا کە توانین بڵێن زانستیانەترە یاخود ئاشکراتر و ڕوونتر و بەناوبانگترە لە زۆربەی سەرچاوە مێژوویەکانە بە قەڵای دوین ناوی دەبرێت واتە دوین ناوێکی مێژوویە چ بۆ لە ڕابردوو چ بۆ ئێستاش هەڵبەت بۆ داهاتوو نازانین بەڵام قەڵای دوین نتوانم بڵێم بۆ ئەم جێوارە مێژووی کەوا ئێستاکە لێرە ماوەتەوە بە قەڵای دوین دەناسرێت لە زۆربەی تۆمارە مێژوویەکان و هەروە لە زۆربەی ئەو لێکۆڵینەوە زانستی و تیمانەی سەردانی ئێرەیان کردو و ئیشیان تیا کردووە هەمووی بە قەڵای دوین ناوی دەبن. سەبارەت بە ناوی دوین بەڵێ هەر لە کۆنەوە هەر بەو ناوە هاتووە هەرچەندە تەشابوهێکەیە لە نێوان ناوەکەی دوینی ئازەربایجان و دوینی منتیقەی با بڵین نزیک مەسیف سەلاحەددین یاخود بڵین دوینی کوردستانی باشوور هەندێک تەشابوه هەیە لە نێوان ناوەکان لە منتیقەیەک بۆ منتیقەیەک بەڵێ هەر لە کۆنەوە بەناوبانگ بۆ هەر بە دوین هاتووە ناوەکە. ئەم
جێوارە مێژوویە کە قڵای دوینە توانین بڵین شوێنی جوگرافیایی ئێستاکەی کە لە سنووری پارێزگای هەولێرە 56 کیلۆمتر لە باکووری خۆرهەڵاتی سنتەری پارێزگای هەولێرە 28 کیلۆمەتریش دیسانەوە لە باکووری توانین بڵین پیرمامەوەیە یاخود هاوین هەواری پیرمام مەسیف سەلاحەدین 1 کیلۆمەتریش لە باکووری گوندی دوین کە گوندێکی چکۆلانەیە و هەندێک ماڵی تێدایە ئێستاکە لەوێ هەڵکەوتووە. ئەم قەڵایە وەک ئەبینن جادەیە کە ئێستاکە بە جۆرێک لە جۆرەکان بە بناری قەڵاکەیە تێپەڕ دەبێت جوگرافیاکەی وای لێ هاتووە بەشی سەربازی قەڵاکە و ئەو بورجە سەربازیانەی کە ماوەتەوە کەوێتە بەرزایەکی سروشتی کەوا لە بەشی خۆرئاوای قەڵاکەی وەروەها گۆڕستانێکیش کە سەر بە قەڵاکەیە توانی بڵین دابش بۆ بۆ دوو بەش لە ڕووی جوگرافیایەوە کەوێتە بەشی خۆرهەڵاتیەوە هەڵکەوتە جوگرافیایەکەی ئەکەوێتە دامێنی چیاکانی سەربەن کەوا هەتوانین بڵین زنجیرە چیایەکن زنجەرچایەکی سەرکەشن لە کۆندا گونجاو بوون بۆمانەوە وەروە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتی و مەترسیەک وەروەها بۆ کۆنتترۆلکردنی پێدەشتایەکانی تەنیشتی وەروەها لێرە ڕووبار بە تەنیشتیا تێپەڕ دەبێ سەرچاوی ئاوی لێ بووە لە خوار قەڵاکە بۆیە هەڵکەوتە جوگرافیاکەی هەڵکەوتی بتوانین بڵین گونجاوە بە یەکێک لە قەڵا ناوازەکان و بە یەکێک لە قەڵا دیارەکان و مێژوویەکان و دەتوانین بڵێن گرنگەکانی سنووری پارێزگای هەولێر ناو دەبرێ وەروە یەکێکە لەو قەڵایانەیە توانم بڵێم هەرچەندە لەم ساڵانەی ئەخیردا زیاتر زۆر گرنگی پێدراوە و بووەتە ناوێک زیاتر لە مێژوو لە سەرزاری شوێنەوارناسان و شوێنەواردۆسان و گەشتیاران بووەتە بابەتێکی جێگە سەرنج و سەردانی دەکەن لە وەرزەکانی بەهارانە ئەم ناوچەیە گژوگایەکی سەوز و زۆر جوانی بەهاری لێ دەڕوێت لە بەرەوەی کوێستانێکە لە وەرزی سەرماکانە چۆڵەوانێکی پێوە دیارە چکە دوورە دەستەوە گەزانن 56 کیلۆمتر لە باکووری تا ڕادێک خۆرهەڵاتی سەنتەری پارێزگای هەولێرە بۆیە جوگرافیاکەی لە کۆندا جوگرافیایەکی زۆر گونجاو و لەبار بووە بۆ بنیادنانی قەڵایەکی سەربازی لە بەروەی ئەڕوانێ بەسەر ئەو تەپۆڵکە و گردو پێدەشتایانەی چواردەوری قەڵاکە بۆیە جوگرافیاکەی وەگە بینن لێرەش بەرزایەکەی و کۆمەڵێک کە دار بەڕوون ئایا لە کۆندا هەر سروشتی ناوچەکە هەنێک داربڕووی زۆری لێ بەڵام مانش کە لە ناو قەڵاکە سەوز بوون ڕەنگە سوودیان لێ وەرگرتە بن بۆ مەبەستی شسیە بەر بێ چه هەروەها بۆ لایەنی جوانکاری وەروەها بۆ دیکۆرێکی جوانی کۆنی قەڵاکە ئێستا کەش کۆمەڵێک لەو دارانە ماونەتەوە دیارە بەشێکی زۆر لە دارەکان بڕاون بەڵام هەنێکیان دیارە بە ئامانج هەر هێشراونەتەوە کە تەمەنێکی زۆریان هەیە و بەڵام وشک بوون و ئێستاکە دیسانیشەوە سەوز بوونەتەوە جوگرافیایەک و دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە قەڵای دوین. مامۆستا ئەو هەڵکەوتی جوگرافیایی و قەڵای وەگەزین نزیک گوندی دوینە لە ڕووی جوگرافیاییەوە هەڵکەوتەکەی یان هۆکارەکانی لەوێ هەڵکەوتووە بۆ لەوێ ئەو قەڵایە بنیادراوە سەبارەت بە هەڵکەوتەی شوێنی قەڵاکە لەبەرەوەی قەڵاکە ئەکەوێتە نێوان شاری ڕەواندز و با بڵێن دەشتی هەریر و شاری ڕەواندز هەروەها پێدەشتەکانی هەولێر و بەرەو مووسڵ لەبەرەوەی ئەو شوێنە شوێنێکی سەرڕێگای بازرگانی و هاتوچۆی سەربازی لەسەر بووە و ئەو گوندانەی دەوروبەری ئەو گوندانەی کە بەڵێن بەنەو ناوچەکانی خەڵکی هاتوچۆی کردووە کاروانە بازرگانیەکان لێەوە هاتوون بە دوینە ڕێڕەوێک بووە بەرەو شاری ڕەواندز لە ڕەواندزیشەوە بەرەو منتیقەی ئازربایجان با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات لەوێشەوە چۆتە ئازربایجان و هەندێک ناوچەی وەکو ئورمێ و زۆر شارەکانی دەوروبەری با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات بە پێچەوانەشەوە لەوێەوە ئەو کاروانە بازرگانیانە هەمووی بە منتیقەی ڕەواندز و ئەو منتیقانەیە هاتوونەتەوە دوین و بەرەو کوێ هاتوون بەرەو دەشتی هەولێر و ناو هەولێر هاتوون نزیک بووە و بەشێکیشیان لەو کاروانە بازرگانیانە بەرەو شاری مووسڵ بەڕێکەوتون. باس لە مێژووی هەر جێوارێکی مێژووی دەکرێت بێگومان دەبێت پشت بە ئەگەر هەڵکۆڵینی زانستی لە شوێنەوارە کرابێت پشتی پێ ببەسی یا خود لە داتاکانی مێژوو سەرچاوە مێژوویەکانە ئاماژەی پێکرابێت
کاتێک کە باس لە قەڵای دوینەکرێ یاخود ناوی قەڵای دوین دەبرێ یەکەمی شتێک کە بەزاری مێژونووسان و شنەوەردۆستانە دێت ناوێکی دیار دەڵێن قەڵای دوین زێدی باپیرانی سەلاحەددینی ئەیوبی وەک دەزانن سەلاحەددینی ئەیوبی دامەزرێنەری دەوڵەتی ئەیوبی لە میسر کە دوایەوەی لە ناوچەکانی کوردستانەوە دەڕواتە ناوچەکانی سووریا و شام و لێوێشەوە بۆ میسر کۆتایی بە دەوڵەتی فاتمی شیعی دێنێت و دەوڵەتێکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک سونی مەزهەب لە میسر دروست دەکا بە ناوی دەوڵەتی ئەیوبی و خۆشی دامەزرێنەری دەوڵەتەکە بێ ئەم سەرکردە سیاسیە بە ڕەچەڵک کووردە لە ناوچەکانی کوردستان بووە باپیرانی مەڕوانی کوڕی شەداد بە پێی سەرچاوە مێژوویەکان لە ناوچەکانی کوردستان بووە وەروەها یەکێک لەو شوێنانەی کلەی نیشتەجێ بووە زێدی ئەو بووە دەسەڵاتداریەتەکەی ئەو بووە وەروەها حکوم فەرمای ناوچەکە بووە قەڵای دوین بووە واتە قەڵای دوین بە زێدی باپیرانی سەلاحەددینی ئەیوبیدا دەنرێەوە بە تایبەتیش سەردەمی مەڕوانی کوڕی شەداد کەوا دواتر دەچێتە ناوچەکانی تکریت و وەروەها لەوێشەوە بۆ ناوچەکانی سووریا و لەوێشەوە بۆ میسر مێژووی ئەم قەڵایە وەگەزانین واتە هەنێکی ئێگەڕێنەوەی دەنەوە پاڵ باپیرانی سەلاحەددینی ئەیوبی بە دیاری کراوی تریژ توانم بڵێن لە سەدەکانی حەڤدە و هەژدەی زاینی لە سەردەمی میرنشینی سۆران سەردەمی میرایەتی سۆران ئەتوانین وەکو یەکێک لە میرایەتیە گەورەکانی هەرێمی کوردستانی ئێستا و وەروە بەشێکیش لە ناوچەکانی ڕۆژهەڵات و وەروە ئەو سنوورانەی ناوچەکە لە کوردستانە میرنشینی سۆران ماوەیەکی زۆر حکوم فەرما بووە و هەروەها شوێنەواری زۆری دەورانی میرنشینی سۆرانمان هەیە بە تایبەت شوێنەواری قەڵا سەربازیەکان لە بەرەوەی لەو کاتەیە و بە تایبەتی تریش سەردەمی محەممەد پاشای کۆرە یاخود محەممەد پاشای ڕەواندوز کەوا ئەو کات ناوەندی دەسەڵاتداریەکەی لە ڕەواندوز دەبێ شورا و قەڵایەکی زۆر دروست دەکا وەروەها کۆمەڵێک لە قەڵا کۆنەکان ئاوادان دەکاتەوە وەک دەزانن ئەم قەڵایە وتمان پێش ئەوانیش لە سەردەمی سەلاحەددینی ئەیوبی باپیرانی سەلاحەددینی ئەیوبی قەڵایەکی سەربازی بووە لە باسی جوگرافیاکە باسمان کرد شوێنەکەی لەبار بۆ گونجاو بۆ هۆکاری مانەوەی ژیان و وەروەها لایەنی سەربازی و ئیداری و ئابووری و اقتصادی گونجاو بووە بۆ ئەوەی کەوا لێرە قەڵایەک بنیاد بنێ یا خۆت شورا و حەسارێک هەبێ لێرە بۆ دەسەڵاتدارێتی و حکوم فەرمایی هەنێکیش دەڵێن لە سەردەمی محەممەد پاشای ڕەواندوز زۆر گرنگی بێرە دراوە دیسانەوە نۆژەن کراوەتەوە بەکار هاتوێتەوە ئاوادانێک تێدا بووە وەروە دەسەڵاتدارەتەکان لەم ناوچەیەدا فەرمانڕەوایی کردو ئەمە لەلایەک لەلایەکی تریش کۆمەڵێک تیمی زانستی لەم قەڵایە با بڵین هەڵکۆڵینیان کردووە کۆمەڵێک دراو دۆزراوەتەوە وەروەها بە پشت بەستن بە کۆمەڵێک لەو کێلانەی کەوا ئەنواع وەشکاڵ لە نەخشی خۆر و شمشێر و وەروەها گوڵ و کۆمەڵێک زەخرەفەی تایبەتی دەورانی ئیسلامی لەسەر کێلەکان هەیە کەمانەش هەر کامێک بۆ یەکێکیان توانی بڵێن 500 ساڵێک یا خود هەنێک لە مێژوەکان واتە توانی بڵێن لە 650 ساڵەوە هەتا 500 ساڵە تاوەکو 300 ساڵ لەمە بەریژ زنجیرەیەکی مێژووی لە کۆنەوە هەتاوەکو بەلایانی کەم 250 بۆ 200 لەمەوبەر ئەم قەڵایە ئاوەدان بووە وەروە کۆمەڵێک شارستانیەت یان کۆمەڵێک توانین بڵین دەسەڵاتدارەتی سیاسی جیاجیا لەم ناوچەیەدا یەک لە دوای یەک هەبوون بە پشتبەستن بەو پارچە گۆزە دۆزراوە نەیکەوا ڕەنگ کراون یان کۆمەڵێکی تر لەو بەڵگانەی کەوا لێرە هەبوون هەڵبەتە ئێمە بۆ زیاتر زانینی کۆمەڵێک زانیاری لەم بابەتە هەوڵە دەیم توانین کەسانێک لەم بابەتە زیاتر بدوێنین لە ڕووی مێژوویەوە بۆ قسەکردن لەسەر مێژووی قەڵای دوین وەروەها ئەو پاژماوە پاکە پێک هاتانێک کەوا لە قەڵاکەیە سوودی لێوەرگیراوە وەروەها ئیسفادیان لێ کردووە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن قەڵای دوین مێژوەکەی لە مێژوودا زۆربەی بۆ زێدی باپیرانی سەلاحەددینی ئەیوبی دەگەڕنەوە و بە تایبەتی سەردەمی میرنشینی سۆرانیش دواتر زۆر سوود لەم قەڵایە وەرگیراوە و هەروەها بێتەوە ئیسفادەی لێکراوە و نۆژەن کراوەتەوە بەکارهاتوە. ئەگەر بچینە لایانی مێژوویەوە چونکە کە باز لە ڕەواندوز دەکرێت گەزانی ڕەواندوز بۆرمونە لە سەردەمی میرایەتی سۆران و بە تایبەتیش محەممەد پاشای کۆرە کە مەرکەزی دەسەڵاتدارەتی ئەو میرە ئەبێ لە ڕووی مێژوویەوە وابزانم هەنێک مێژووکانیش باز لەوە دەکەن و قەڵایە بدەنەوە پاڵ میرنشینی سۆران ئەگەر باز لە مێژووی
قەڵای دوینمان بۆ بکەیت. سەبارەت بە مێژوەکەی ئەو کەسانەی کە زیاتر مامۆستا عەبدوڕەقیب یوسف باسی ئەو قەڵایی کردووە چەندی جار توێژی نەوەشتی لەسەر کردو و بابەتی نووسراوی لەسەر هەروەها مکوریانی باسی کردو هەندێک لە سەرچاوەکانی تر باسییان کردووە بە پێی سەرچاوەکان بە پێی مێژوو بێت ئەو توێژینەوەی کراوە ئەگەڕێتەوە بۆ سەدەی 16 میلادی ئەم قەڵایە لەسەر دەستی عەلیبەجی کوڕی سلێمانبەگ دروستکراوە لە سەدەی 16 دروستکراوە. هەندێک پێیان وایە سەرەتای پایتەختی میرنشینەکە قەڵای دوین بووە بە حکمی ئەوەی کۆمەڵێک پاژماوی بیناسازی وەکو مزگەوت و حتا بیناسازی گەورە وەکو خان و ئەو شتانە ئابیدرێت و لە بەرامبەر قەڵای دوێنیشە خانێکمان هەیە پێوتری خانی پانکان کە ئەمە بەڵگەی ئەوەمانەدا بەدەستەوە کە ئەم ناوچەیە ناوچەیەکی سەرڕێکی بازرگانی بوو و هاتوچۆیەکی زۆر لەسەر ئەم ڕێگایە هەبووە. هەروەها بە ئاسیمەی سۆرانیەکان ناسراوە لەبەر ئەوەی بابانیەکان چەندین جار هجوومیان کردوتە سەر سنووری دەسەڵاتی میرنشینی سۆران توانیویانە بگەنە قەڵاکانی نزیک حەریر و ناوچەکانی حەریردارجی بکەن بۆیە لە ترسە ئەم قەڵایە خود با بڵێن میرنشینەکە پایتەختی میرنشینەکە لە ناوچەیە گوازراوەتەوانێ لە ناوچەی حەریر و با بڵێن منتیقی ڕەواندز نەوێنراوە دەوێت تەواوجێگی بێت لەو سنوورەیە جێگیر کراوە تۆزێ دوورتر بووە لە دەسەڵاتی بابانیەکان چکە بابانیەکان دەسەڵاتێکی بەرفراوانیان هەبوو هەولێر و کۆیە و حەریر و ئەم منتیقانیان هەمووی داگیر دەست بەسەراگرت و لە دوای ئەویش کوڕی عەلیبەک ئۆغزبەگی ناوە بێت چەند جارێک ئەو قەڵایە نۆژە نەکاتەوە هەروە لەوێ پاشانم بە نەمانی لاوازبوون و دەسەڵاتی میرنشینی بابان ئەفوان لەو نەو ناچانە چکە قەڵای دێرێمانێ حتا دەسەڵاتی بابانیەکان گەیشتۆتە قەڵای دێرێ بەڵێ خانزات و دوین و ئەوانە گەیشتونەتە ئەو ناوچانە بۆیە دوای فراوانبوونی دەسەڵات با بڵێن گرتنە دەستی دەسەڵاتی ئۆغزبەک کوڕی عەلیبەک ئەگەڕێتەوە بۆ ناوچەی حەریر لە حەریر پاشانەنجا ئەم میرنشینە ئاچێتەوە شوێنە ئەسلەکەی خۆی کە ڕەواندزە لەوێ میر محەممەدی ڕەواندز بناغەی دەوڵەتەکەی با بڵێندانی میرنشینەکەی دانێەوەیکا بە پایتەختی میری سۆران. زۆر باشە ماوەستایان توانین بڵین ئەو قەڵایە بە پێ و سەرچاوانە درێتەوە پاڵمیرنشینی سۆران بەڵام زۆر جاریش بە ناوێک دێت کە دەڵێ زێدی با پیرانی سەلاحەدینی ئەیوبی سەرکردەی دیاری بڵێ جیهانی ئیسلامی و تاڕادەیەک هەم عەرەبی و هەم کوردی هیچ بۆچوونێکی زانستی هەیە سلمێنەری ئەوە بێ کە زێدی باپیرانی سەلاحەدینی ئەویبی لە دوین بوو بن. بەڵێ سەبارەت بەوەی کە چەند نووسەرێکی ینی ئەتوانم بڵێم تۆزێک کاریگەری قەومی بەسەرەوەی بەڵام ئیبن خەلدونە لە کتێبەکەی خۆیان بە ئیبن خەلدونەوە بزانم باسی زێدی سەلاحەدینی ئەیوبی کردووە چکە ئەوان بە نەژاد خەڵکی ناوچەی دوینی منتیقەی ئازەربایجان بوون ئەم دوینە و هەروەها بەپێی ئەو تەنقیبات و هەڵکۆڵینانەی کە ساڵانی 2015 و 16 تا حەڤەش کردومانە ئێمە لەگەڵ زانکۆیەکی هەنگاری تا ئێستا هیچ پاژماوەیەک نەدۆزراوەتەوە کە پەیوەند بێ بە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی چونکە فترەکانیان یاخود شکڵ و شێوازی بیناسازیەکان زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەو بیناسازی کە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کرا چونکە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی چەکی ئاگرین با بڵێن چەکی باروتی بەکار نهاتووە چەکی گەرم نەبووە بەکار ناتوە بەڵکو ئەمە دیزاینی بیناسازیەکە تەرزی بیناسازیەکە قولە و بورجەکانی پێمانەڵێ کە چەکی بەگەرم بەکاراتوە چونکە ئەو کونەمە تەرێزانەی کە لە بورجەکانە وەکو دەرەکەوێت بۆ چەکی گەرم بەکاراتوە عادەتەن چەکی تیر و کەوان و ڕم و ئەوانە پێویستی بەوەیە مەزاخی فەزایکی کراوەتری هەبێت بۆ تیراویشتن بۆ ئەندازەگرتنی تیر بەڵام بە پێچەوانەوە ئەگەر سەیری مەزاخیلەکانی قەڵای دوینکەین لە بەشی دەرەوە تەسکە بێتەوە لە ناوە فراوانە بێ بەس تەنها نیشانشکێنەکە فەنگ بەدەسەکە توانێ سەری و بەشێک لە دەستی باتە ناو مەزاخیلەکەوانێ بە شێوازێکی ئەندازەیی دوژمنەکەی خۆی پێکرد.
ئەگەر باس لە پێکهاتەی قەڵای دوین بکەین لەگەڵ هێڵکاریەکەی هەڵکاری قەڵاکە وەک لە باسی جوگرافیا باسمان کرد لەسەر بەرزایەکی تا ڕادەیەک ڕووتەخت دروستکراوە بە شێوازێکی لاکێشەیی کە لە بەشی ئەو سەری ئەو سەرەوە بورجێکی سەربازی بازنەیەی لەگەڵ بەشی ئەم سەری قەڵاکەواتە لە توانین بڵێن لە خۆر هەڵات و خۆراوە بە دوو بورجی سەربازی کۆنتترۆڵی قەڵاکە کراوە لە باکوور و باشووریشی بە هەریەکی لە توانین بڵێن دوو برج کە کۆی گشتی بورجەکان لە بەشی خۆراوەوە 4 برجن توانم بڵێم 6 برج هەیە کە دوانیان لەم سەری قەڵە لە خۆر هەڵات و لە خۆراوان و هەروەها چوارەکەی تریشیان دوانیان لە بەشی باکوور و دوانیشان لە بەشی باشوور کۆی گشتی قەڵاکە توانم بڵێم لە ئێستادا 6 برجی جێگەی 6 برجی بە جوانی ماوەتەوە و هەروەها بەشی خۆرهەڵاتیشی لەسەرەوە گۆڕستانێکی گەورە هەیە کەوا مردووەکانی ئەم قەڵایە وەرواکرێت کۆنتریش و لە ئێستاشدا ڕەنگە بەشێک لە دانیشتوانی ناوچەکە پێیان خۆش بێ لەوێ مردوو برێژن هەڵبەتە ڕەنگە دوایەوەی کەوەکو شوێنێکی شوێنەواری هەژمار کراوە ڕەنگە ئیتر ڕێگە بۆ حاڵەتانە نەدرێت بە شێوەیەکی گشتی هێڵکاری قەڵاکە هێڵکاریەکی لاکێشەیە بە بورجی چاودێری تەواوی هەر چوار لای دیوارەکانی بۆ دروست کراوە و هەروەها لە ناوەڕاستی قەڵاکەش لە ناوەندی قەڵاکەش شوێنەواری خانوو و هەروەها حەوزەکان بە جوانی حەوزی ئاو بۆ وەکو خەزانەیەکی ئاو ئەمبارێکیان دروست کردووە لە ناوەندی قەڵاکە ماوەتەوە واتە قەڵاکە تایبەتمەندیەکانی هەروە هێڵکاری قەڵایەکی سەربازی هەیە بەوەی کەوا دیوارەکانی بەرزن و هەروەها بورجی سەربازی تێدایە ئەو خەزانی ئاوی تێدایە وەروە گۆڕستانیشی هەیە ئەمە لە ڕووی هێڵکاریەوە بەڵام لە ڕووی پێک هاتەوە سێریکەین واتە ئەم قەڵایان لە چی دروست کردووە لە چی پێک هاتووە گەبینین هەمووی بەردی چیایە لێرە زۆر بە جوانی بەردەکان ڕەنگێکی سپیان هەیە بەردی ناوچەکەن لێرە ئەو بەردانە لێرە زۆرن هێناویانە لەگەڵ مەوادێک بۆ چەسپاندنی بەردەکان کە سوودیان لێ وەرگرتووە گەبینن لێرە زۆر بە جوانی ئێستاکەش ماوەتەوە کەوا بەتایبەت ئەو شوێنانی کەوا بەردەکە نەماوە بەڵام ئەو مادەی چەسپاندنی کە بۆیان هین کردووەکەوە جۆرێکە لە ساروج لە گەچ بەهێزتر و تا ڕادەیەک لە قسڵ کەمێک زایفترە ڕەنگێکی سپی هەیە و زبرە کەوا ئەمانیان بەکارهێناوە بۆ دروستکردنی وەروە چەسپاندنی ئەو بورجە سەربازیانە بەردی سروشتیان بەکارهێناوە لەگەڵ ئەو مادە چەسپاندنە هەرچەندە هەندێک پارچە خشت و ئەوانش بینراون کەواکرێت لە کۆنا بۆ هەندێک بەشی بیناسازی ناو قەڵاکە سوودیان لێ وەرگرابێ وەگە بینن من ئێستاکە لە ناو یەکێک لەو برجە سەربازیانەی بەشی باکووری قەڵاکەم بە شێوازی بازنەی کامل دروستکراوە لێرە دەرگایەک هەیە لە کۆندا دیارە دیوارەکە لێرەوە ئەم بورجانەی بەیەکەوە بەستوێتەوە لە ناو قەڵاکەوە دیتە ناو ئەم بورجە سەربازیەوە واتە ئێرە وەک ئەبینن لە پشتیمیشەوە پڕێتی لە کوونەمەتەرێز هەر چینێک لە چینەکان بە بازنەی کوونەمەتەرێز هەیە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانی لێرەوە دەرەوە ببینی هەر حاڵەتێک هەر حاڵەتی چاودێریکردنیەک و گرفتێکە بێ لێرەوە وەگە بین ئەمە تایبەتمەندیەکی بیناسازی سەربازی و چاودێریەکانەکەەوە کوونەمەتەرێزی تێدایە دیوارەکانیشی بۆ لایانی سەربازی یاخۆتوانین بڵێن بەمبەستی سەربازی دروستکراون هەنێکیان لە مەترێک و 20 سانتیم هەنێکشان مەترێک پانیان هەیەواتە ئەستوری دیوارەکان پانی دیوارەکان زۆر سەربازیانەیە زۆر بەهێزە لە ئێستاشدا بورجەکان بەداخەوە بەشی سەرەوەیان ڕووخاوە سەقفەکەی نەماوە وەروە دیوارەکانی وێران بوون بەڵام ئەگەر لە هەنێک شوێن ناتوانین بڵین بورجەکان ئێم بورجەی ئەگەر لە خوارەوە سێریکەی زیاتر لە 10 مەتر بەرزە واتە بە جۆرێک دیوارەکە لە دەرەوە سەیریکەی لە هەنێک شوێنە ئەتوان بڵێن بەرزترین شوێنی 10 مەتر بوو ئایا لە کۆندا چەند بووە و چۆن بووە حاوە دەبێ لەو دیراسانەی کەوا کراوە یاخود لەسەری دەکرێت باشتر ڕوون بکرێتەوە بەڵام بە شوەیەکی گشتی توانین بڵێن چەند بورجێک زیاتر لە 3 بورجیان بە شێوازێکی زۆر باش بەشی زۆریان ماوەتەوە وەروە 3 بورجی تریشیان جۆرێک لە جۆرەکان بەس بناغەکەیان ماوەتەوە واتە ڕوخێنراوە تێک چوە لە ئەنجامی ئەو گۆڕانکاریایەک لە دواییەکانەی بە کاریگەری کەشوهەوا و بە کاریگەری شەڕ و بە کاریگەری بەداخەوە تێکدانی دەستی مرۆیی بەشێک لە شوێنەوارەکە تێک چووە و هەروەها ئاسارەکانی نەماوەتەوە من لەم بورجیان ئەڕۆم بۆ
بەشی خۆراوای قەڵاکە وتمان قڵاکە لا کێشەیە بەم شێوەمە خۆرهەڵات و خۆراوا باکوور و باشوور من لە بەشی باکووری ئەڕۆم بۆ بەشی خۆراوای قەڵاکە بۆ بینینی بورجەکانی تر و بەشێکی تر لە قەڵاکە هەر لە نزیکی ئەم بورجە حوزێک هەیە من پێشوێ بچمە لای بورجی دوو هەم حەزەکەم بەشێک لە بیناسازیەکان و ئەوەی ئەوێش ببینین. بەڕێستان هەمووکو شوێنەوارناسێکی کورد هەمووکو خوێندکارێکی دکتۆرا لە بواری شوێنەوار لە زانکۆی سەلاحەدین و وەروە هاوکو ئەندامێک لەو ستاف و لەو با بڵێن تیمانەی کە لە قەڵای دوین کاری هەڵکۆڵینتان کردووە یەکەم ساڵی کارکردن کەی بوو ینی یەکەم جار کلێوێ لە دوین هەڵکۆڵینی زانستی کرا ئەو تیمانە چی بوون ئەو بەڵگە و پاژما و شوێنەواریانەیان هەنێک معلوماتی زیاتر کە لە دوای ئەو تەنقیباتەوە بەدەست ئێوە گەشت لەو بابەتەوە بۆمان سەبارەت بە ئەو تیمی زانکۆی هەنگاری جامیعی کاسۆلیکی هەنگاری بووین لەگەڵ زانکۆی سەلاحەدینە لەگەڵ چەند مامۆسایەکی ئێمەیە و چەند مامۆسایەکیەوەن سەرەتا مەسحێکی منتیقەکەمان کرد لە ڕێگای کۆمەڵێک ئامێری پێشکەوتوو کە بەڕاستی زانکۆی هەنگاری ئامێرەکانیان پێشکەوتوو بوو توانیان لە ڕێگای ئەو فڕۆکە بچووکانەی کە هەیەە بۆ تەسویرکردنی ناوچەکە تەواوی ناوچەکە پشکنینێکمان بۆ کرد لە 2014 دەستی پێ کرد ئەمان تەقریرێکمان کۆ کردەوە لەسەر ئەو پاژماوانەی کە لەو منتیقەیە هەم لە کەرەستەکەی لەو کەرەستەی کە بیناکەی لێ دروستکراوە ئەو مونەیە ئەو گەچ و بەردوشتانێکە هەیە نمونەیان لێ برد بۆ تاقیگەکانی خۆیان پاشان دەوروبەری قەڵابزانین چی پاژماوەیەکی تری لێ هەیە چونکە لەولا قەڵاکەوە تقریبان لە ڕۆژهەڵاتی قەڵاکە بە هەر بە سیلسیلەی چیای دوین لەوێ گوندێشکە هەیەت نزیکە گوندی دوینە سەر بە گوندی دوینە گوندە کۆنەکە بورجێکەیە کە چاودێری ئەو ڕێگایی کردو چونکە لەوێشەوە هاتو چۆکرا و خەڵک کردو بە ئاژەڵ و بە پیادە ڕۆیشتووە ئەم بەڵگانە هەمووی کۆکرانەوانێ ئەو پارچە گۆزانە یاخود کۆمەڵێک سەبیمان دۆزاری ڕەنگیشم من ئەم ڕۆ لەوێ بووم بینیم یعنی هەنێک دیارە چۆمەکو جۆرێک لە سیرامیکی ڕەنگکراوی سوورۆ بەڵێ ئەوە فترەی ئیسلام سەردەمی عوسمانیە با بڵێن سەردەمی عوسمانی کۆمەڵێک پارچە گۆزەی ڕەنگاوڕێک بە تایبەتی ڕەنگی سەوز و شین کە یەکێک بووە لە ڕەنگە باوەکان ڕووپۆشی گۆزەکانی پێکراوە زۆر پاژماوەی لێ وەکو ئەو گۆڕستانانەی کە ئەو گۆڕستانە گەورەی کە لەوێ گۆڕستانی شێعەلی پێڵێن ئێستا یەکێکە لە گۆڕستانە گەورەکانی قەڵاکە زۆربەی قەڵاکانی کوردستان هەمووی گۆڕستانی تایبەتی هەیە و بە حکمی ئەو نەخش و زەخرەفانەی کە لە سەرەتی پێمانەڵێ ئەم قەڵایەکی سەربازی بووە لەبەرەوەی وێنەی تفەنگ و خەنجەر و ڕۆژ و کۆمەڵێک نەخش و زەخرەفەی لەسرە کە دەلالەتی نیشانەی سەربازیە پلەی سەربازیەگەێنێ زۆر مامۆستا مەهدی دراو نەدۆزراوە لەو هەڵکۆڵینانە ئێوەیە هیچ جۆرە دراوێک نووسینێک کە مەسەلەن شتێک لەوێ بەکار هات پێ وەکو نووسین ئەو شتانەمان نەدۆزیەوە چونکە بۆ خۆتە زانی ئەو سەردەمی نووسین لەسەر وەرەق و شتانە بەکارەتەوە ئەگەر هەش بوو بێت لە ناو چووە بەڵام لە دەوروبەری قەڵاکە کۆمەڵێک پاژماوەی بەڵێ دراومان دۆزیوەتەوە سەردەمی ئەمەوی دۆزراوەتەوە سەردەمی عەباسی دۆزراوەتەوە هەروە لە دەوروبەری خانەکەش چونکە ئەو قەڵایە ئەو خانی پانکان کە لە خوار ئەکەوێتە بەشی باشووری ڕۆژئاوای قەڵاکە لە مابینی چەمی قەڵای دوێن و گوندی پانکانە لە بەشی ڕۆژئاوایەوە کۆمەڵێک کنین و پشکنینمان کرد لەوێ گەڕانمان کرد نەختێک پاژماوە دۆزرایەوە بە تایبەتی پارە سکە دۆزرایەوانێ تقریبەنی سەردەمی ساسانی شتیا بوو ئەوەمان پێڵێ کە ئەو ناوچەی هەر لە کۆنەوەژیرێکی یەک لە دوایەکی هەبووە خەڵکی تیانیشتە جێ بووە بەڵام لە سەردەمی میر محەممەد لە ئەواخری سەدەی هەژدەیە جارێکی تر ئەم قەڵایە نۆژەن کراوەتەوە لەبەرەوەی دیزاینی قەڵاکانی سەردەمی میری سۆران با بڵێن میرنشینی سۆران بەگشتی هەمووی تقریبان یەک دیزاینیانەیە لە ڕووی برج و مەزاخل و کونەمەتەرێز و هێڵکاری و حوشە و ئەوشتانەوادی چەسپاندنی ئەو وەکو جۆرە لە گەچ ساروچی کە بەکاراتەوە زۆربەی بیناکانیشیان زۆر بەڵێ موادی قسڵ و گەچ بەکاراتوە هەر لە مانتیقەکە خۆی بەکاراتوە شوێن هەیە لە بەشی خوارەوەی قەڵاکە کە ئەوەمان پێڵێ ئەو قسڵە لەوێ دەرهاتوە پاشان ئیشی لەسەر کراوە
قەڵاکەی پێ دروستکرا. بەردەکانی وازانم هەری ناوچەکە بەردەکە شەری ناوچەکەیە شێوەیەکی ناڕێکی هەیە کەمیان بەردەکان ڕێکراون زۆربەی قەڵاکانی کوردستان هەمووی بەبەر دینار ڕێکراون هیچ دیکۆرێک یاخۆ بڵێن زەخرەفەیەکی ئەوتۆی لەسەر نەبووە لەبەرەوەی بیناکان هەمووی بۆ شەڕ کراوە و شارنشینێکی ئەوەندە بە قووەتیش نەبووە ینی بڵێن ناوچەیەکی دانیشتوانی ئەوەندە بە هێز بوو بێ قەڵایەکی چه ئەمیرەکە بێ یاخود سوڵتان بێ یاخود فەرمان ڕەوای ئەو ناوچە شتێکی بارز دروستکە لەبەرەوەی دووریش بووە لە مەرکەزی دەسەڵاتی خۆی میر محەممەد بۆیە تەنها بە شێوازێکی سادە هەر قولە و ئەو شتانەی بۆ کردووە. دەستخۆش ماوە سامەتی زۆر سپاس مەمنونم زۆر سپاس بۆ باش. وەک دەبینن لە ناو قەڵای دوین لە بەشی باشووری قەڵاکە لە لای دیواری باشووری قەڵاکە جێوارێکی غورفەیەک یاخود قاعەیەکی توانم بڵێم 8 متر بە 4 مترمان لێرە ماوە دیوارەکان یەکرێ لە کۆندا ئەمانە مەغزەن بووبن واتە خەزانەیەک بووبن بۆ ئەمبارەکانیان بۆ دانەوێڵەکانیان بۆ خواردن یان ئەگەر بیناسازەکە شوێنراوە ممکنە مەسەلەن قەڵاکان قەرەنتینەیان سجنیان تێدا بووە وەروە شوێنی حەبسخانە یاخود جۆرێک لە جۆرەکان بۆ کاروباری ئیداری قەڵاکە شوێنی میر شوێنی ئەو خانەوادانەی لێرە ژیاون شوێنەواری بیناسازی لێرە زۆر بەجێماوە لێرەش دیسانەوە بە هەمان شێوە بەردانێکی زۆر هەیەکەوە دیارە جێگەی بیناسازیە بناغەکانیان ماوەتەوە لە خوار قەڵاکەوە دیسان شوێنەوارێکی زۆر و کۆمەڵێکی زۆر بەرد هەیە کە ئەمانەش لە ئەنجامی ئەو گۆڕانکاریە چەند سە ساڵی بەسەر قەڵاکەیە چووە هێڵکارێکی شێوێنراوە بۆ ئەوەی بتوانین ئێمە بە شێوازێکی زۆر دەقیقتر و زانستیانەتر تەواوی ئەو بیناسازیانەی کەوا لەم قەڵایە هەبوو بن چەند خان و هەبووە چەند ژوور و غورفە هەبووە حەوزەکان لەکوێ بوون سژنەکان لەکوێ بوون ئەمباری ئاوەکان و ئەمباری خواردن و شوێنی ئیداریانە هەمووی لە بەرەنجامی تێکچوون و گۆڕانکاری بەسەر شوێنەکانیانە وەروە تەپینەوە و نەقڵکردنی بەشێک لە بەردەکان و هێنانی کۆمەڵێک شتی تر بەڵام ئەمانە نەماون وەک بەوردبوونەوە لە بەشێکی قەڵاکەش پاشماوەی پارچە گۆزە و فخاریات و وەروە کەلوپەلی بەکارهاتووی ناو ئەو کاتی ناو ماڵ و ناو قەڵا سەربازیەکان دەبینرێت بەڵام دیسانی شۆوە دەڵێنەوە هەڵکۆڵینی زانستیانەتر پێویستە بۆ ئەم شورا و بۆ ئەم قەڵایانە تاوەکو مێژویان ڕوونتر بێتەوە کۆمەڵێکی زۆر پرسیاری بێ وەڵام هەیە وەڵام بدرێنەوە بەڵامەوەی لێرە زۆر ڕوونە دەبینین بیناسازێکی زۆر ڕێک و جوانی هەندسی هەمان هەیە لێرە هاو شێوەی ئەمەش دیسان لە بەشی خۆراوای قەڵاکە دەبینرێ لە بەشی باشووری قەڵاکە لە دەرەوەی بیناسازی قەڵاکەش بە هەمان شێوە بیناسازی میعماری هەیە شوێنی بناغە و وەروەها بەردی تێکچوو دیواری ڕووخاوم دەبینین بۆیە جۆرێک لە جۆرەکان تێکەڵیەک لە پێکهاتەکەی دروست بووە لە هێڵکارەکەی دروست بووە بە جوانی ڕەنگە نتوانین ئێستاکە بۆ ڕوونیە جاران ببینین یاخود ببینرێت بڵێ من بەناو قەڵاکەیە دەڕۆم بۆ ئەوەی بگەمە کۆتا بەشی قەڵاکە لە بەشی باشووری بەڕاستی ئەم قەڵایە فەزایەکی زۆر جوانی هەیە وەگە بینن بەم شێوەیە لا کێشەیەیە و کۆتایی قەڵاکە لێرەوە دیارە ئەمە بەشی خۆراوایەتی خۆر هەڵات لەو سەرە و ئەمە باکوور و باشوورەکەی ئەم بەشەی زیاتر ئەتوانم بڵێم بەردی سروشتین تەنها بۆ لایانی چاودێری سوودی لێ وەرگیراوە شوورای قەڵاکە تایێرە دێ زیاتر سنتەری قەڵاکە وەک لە بەشی خۆر هەڵاتێتی قەڵاکە لا کێشەیە کۆتا بورج لێرەوە دەرەکەوێت کە من ئەچمە لای وەکو کۆتا نقطەی چاودێری بۆی لە بەرزترین شوێنەوە تەواوی قەڵاکە کۆنتترۆل بکرێ یاخود ببینرێ دیارە لێرەیە ئەم ڕێگایانیان بەکارێناوە لە کۆندا چکە هەر بەردی سروشتین سوودیان لێ وەرگرتووە بۆ ڕێگاکە بۆ هاتوچۆ بۆەوەی لە کۆندا ڕەنگە هاتوچۆکردن لە ناو حاڵەتی
کوڕ و بەردووانەیە قورس بوو بێ بەڵام ئێرە بەردێکی سروشتە کۆمەڵێکیش لێرە ئەوانە هەیە دواتر هاوکارانم هاوکار بن دیمەنەکان دەرخەن کۆمەڵش شوێنەوارەیە هەنێک پێیان دەگوترێت جوغەن واتە هەنێکیش دینگە ئەو شوێنەی کەوا گەنمیان تێ کردووە و کوتاویانە و دواتر گەنمەکان دەرهێناوەتەوە لە باتی توانین بڵێن جۆرێک لە ئاشی دەستی یان کۆنتترین جۆری داهێنانی مرۆڤ بۆ کوتانی گەنم یاخود هەر بەرهەمێکی تری دانەوێڵە وەکو زەڕات و وەکو جۆ وەکو گەنم و هەتا نۆک و نیسکوانە پاقلەکە وردیان کردووە لەم جۆرانە لەو شوێنانەکەەوە سوودیان لێوەرگتووە لێرە بوونیان هەیە لە دوو حاڵەتی تریش لەوانم لە قەڵاکە بینی لە خوارەوەش هەر لێتی. بە هەمان شێوە لێرەش ئێرە بەرزترین شوێنی قەڵای دوینە لە بەشی خۆراوای کە توانم بڵێم زۆر بە جوانی لێرەوە پێچێ لە کۆنا ئێرە بەشێکی تری هەبوو بێ سەقفێ بوو بێشکە دیارە لەسەر سەقفەکەش بەشێکی زۆر کۆنتترۆلی ناوچەکە کراوە یان دەبیندێ هەر کاتێک هەر جوڵانێک لەبرەوەی لە کۆنیشدا وەک دەزانن قڕەباڵخێکی زۆر لێرە نەبووە هەر حرەکاتێک و سەفرێک و جوڵەیەک لە دەرەوە کرابێ ئەمان ئاسان توانیویانە بیبینن یاخود هەستی پێ بکەن لێرە بورجێکی چاودێری هەیە زۆر جوانە بە هەمان شێوە کونەمە تەرێزی لێ تایبەتمەندەکانی بیناسازی سەربازی لەم بورجەشە بەدی دەکرێت. دەبینن من ئێستاکە لە خۆرهەڵاتی ئەو مۆقعە جوگرافیایی قەڵای دوینم لە پشتمەوە قەڵاکە دەرەکەوێ بورجەکانی بە جوانی دەرەکەون لەمبەر لە ینی بەشێکی تری لە پێکهاتەی قەڵاکە گۆڕستانێکمان هەیە گۆڕستانێکی مێژوویە توانم بڵێم کێلەکانی هەر لە بەردی ناوچەکە دروست کراون بەشێکیان تۆزێک تاشینیان بۆ کراوە پێوەیانە دیارە ڕێککراون لەسەر هەرکام لە کێلەکان نەخش و زەخرەفەی هەندەسی وەروەها سەربازی و ڕوەکی هەیە گوڵ دەبینرێ خەنجەر و شمشێر دەبینرێ کە هەرکام لەمانە تعبیرن لە مردووی ناو گۆڕەکە ئەواتە سەربازێک کە وەفاتی کردو یاخود خاتوونێک وەفاتی کردووە مناڵێک بە شێوازێکی گشتی ئەمەش ئەچنە قاڵبی جێوارێکی مێژووی و وەروەها زنجیرەی تاواکەری مێژووی قەڵای دوین لێرە ئەم گۆڕستانە کێلی زۆر جوانی هەیەکەوە لە پشتی منەوە چەندین کێلەیەکەوە نەخشێنراون لە وێنەکانە دەرەکەون لێرەیە ئەمانە وەکو جۆرێک لە ڕێز و جوکو جۆرێک لە هەیمەنە و گرانی مردووەکە هەموو تەواوی مردووەکانیش بە شێوازی ئیسلامانە نێژراون واتە ڕۆقیبلە نێژراون لێرە بەشێکی زۆر لە گۆڕەکان بەدی دەکرێت توانین بڵێم لە زنجیرەی پێکهاتەی قەڵای دوین ئەم گۆڕستانەش بە بەشێک لە قەڵای دوین بە بەشێک لە مێژووی قەڵای دوین بە بەشێک لە جێوارە جێماوەکانی قەڵای دوین هەژمار دەکرێت. بەڵێ ئازان وەکە بینن جێواری قەڵای دوین یادگاریەکی مرۆڤانی دەورانی زووەکە بۆ ئێمە بەجێماوە و من لێرە لە نام گۆڕستانە کە دەیان نەخش و زەخرەفە و خەنجەر و گوڵە بینم لەسەر کێلی گۆڕەکان بۆ مردووەکانیان بەجێهێشتووە و کۆتاییش دەیان مردوو سەدان مردوو کە لێرە ئەم جیهانەیان جێهێشتووە و بوونەتە بەشێک لە مێژوو بۆ ئێمە. منیش پرۆگرامی ئەم جارێ جێوار بە کۆتایەن و لێرە یایەوە بەجێهێڵم هەر شاد بن.